ساڵانی ڕابردووشدا بابەتی جیابوونەوە و ڕێژەی جیابوونەوە لە دادگاکانە هەر هەبووە و ساڵانە ئامارەکان خراوەتەوە بوو جیاواز لەوە ئەم ساڵ بۆ 2024 کە ئامارەکان خرایە بوو خەڵکێک سەرنجی بەلای ئەوەیە ڕاکێشرا کە ڕێژەی جیابوونەوە زۆر زیاترە لە ڕێژەی هاوسەرگیری دیارە پێشتریش وەک ئاماژەم پێکرد ئەم ئامارانە هەر بەمە هەمان شێوە بووە بەڵام لە بەرامبەر ڕێژەی هاوسەرگیریەکە و ڕێژەی جیابوونەوە هۆکارەکان زۆرە بەڵام خەڵکانی بە ئاگا لە بابەتی ئامارەکان ئەزانن کە ساڵانی ڕابردوش ئەم بابەتە هەر هەبووە بەڵام سەبارەت بە ڕێژەی هاوسەرگیری لە دوای بابەتی ڤایرۆسی کۆرۆنا ئەتوانم بڵێم ڕێژەکان کەمترە یعنی دابەزیوە وەکو وتم ئەمانە هۆکارەکانی زۆرە هۆکاری ئابووری هۆکاری سیاسی هۆکاری کۆمەڵایەتی هۆکاری ئێستا ئەم بابەتی ڤایرۆس و نەخۆشیش بۆتە هۆکارێک لە هۆکارەکان هۆکاری کۆچی زۆر ئەمانە هەمووی وای لێ کردووە کە هەرچەنە بابەتەکە هەر بەردەوامە یعنی ژیان ناوەستێت و بابەتی هاوسەرگیریش هەر بەردەوامە بەڵام ئەم ساڵ تیشێک خراە سەر بابەتی جیابوونەوە و تەلاق بۆ لەبەرەوەی بەڕاستی ئەگەر لە ڕابردووە ژن و مێردەکان قبوڵی ئەوەیان کردبێت لەبەر کۆمەڵێ هۆکار ستایلی ژیانیان لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی بە شێوازێک بووە کە درێژە بن بۆ پەیوەندی هاوسەرگیریە درێژە بن بە خێزانەکان خۆیان و تەنی لەبەر مناڵەکانیان لەبەر کەسوکاریان لەبەر عیبا لەبەرەوەی دایمەن کۆمەلگاکەمان بەداخەوە بە چاوێک سەیری ئەو ژنانیان کردووە کە داوای جیابوونەوەیان کردووە کە پلێ کەمتر بن لە ژنانی تر بۆیە هەموو هۆکارانەوەی کردووە کە بە حەزەر بن زیاتر لەوە ئەو هەنگاوایان بۆ ننرێ بەشێکی من پێم وایە هۆشیاری خەڵکەکەیە هۆشیاری کچ و کوڕەکانە و بەوەی کە ئامادە نین درێژە بە ژیانێک بن کە خۆیان تایە نەگونجاون و خۆیان تایە بەختەوەر نین و ناتوانن درێژە بەو ژیانە بن بە تەنها لەبەر ئەوەی کۆمەلگاکەیان بە چاوێک سێریان نەکا بە چاوێکی کەمتریان لە بەرخاتری ئەوەی کە سوکارەکەیان بێتاقەت نەبێیان لە بەرخاتری ئەوی مناڵێکیان دوانیان سیان لە ژیانیان هەیە بۆیە وەکوتم هۆکارەکان زۆرە من بەشە سەرەکەکەی ئەگەڕمەوە بە هۆشیاری کچ و کوڕەکان و بەوەی کە ئامادەنین بەردەوامی بە ژیانێک بن کە تایە بەختەوەرنی مێژووی یاسایی باری کەسێتی کە بە ساڵی 1950 ئەگەڕێتەوە یاسایەک لە سەردەم و کاتێکا بۆ کۆمەڵگەیەک دانراوە ئێمە هەموو ئەزانین عێراق دروست کراوە یعنی دەوڵەتێکی دروست کراوە نەتەوە و پێکاتەی جیاوازی تایە ئاین و ئاینزای جیاوازی تایە تۆ بۆ ئەم کۆمەڵگەیە دانراوە لە ساڵی ئەتوانم بڵێم 1920 هەتا وەکو 1950 چەندین جار هەوڵی ئەوە درا چەندین جار لیژنە پێکێنرا بەڵام نتوانرا بگەێنە ئەنجام لەبەر ئەو جیاوازیانە بۆیە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ جیاوازی پێکاتەکان کە یاسایەکدا بنرێ گونجاو بێ بۆ زۆرینەی بەشێکیشی ئەگەڕێتەوە بۆی کە ئێمە بەپێی دەستوری عێراقی نابێ هیچ یاسایەک دەربچێ پێچەوانەی شریعەتی ئیسلام بێ و لەبەر ئەوەی سەرچاوەی زۆربەی یاساکانمان شریعەتی ئیسلامیە و شریعەتی ئیسلامی ئەم کۆمەڵێ مافیاوە بە پیاو کە لە بەرامبەرە ژنیەتی بۆیە بەشی یاساکەش هەر پێیوەستە بەوەوە بابەتی تەلاقی تەعەسوفی یعنی تەلاقێکە بە تەنها پیاوە کە بە ئیرادەی خۆی بەبێ ویستی ژنەکە تەلاقەیە بابەتی ئەوەی کە مەسلەی ژنهێنانی دووهەم و سێم و چوارم کۆمەڵێ بابەت هەیە هەرچەندە وەکو ئاماژەم پێکرد یاساکە کۆمەڵی خاڵی باشی تایە مافی ژن و پیاوی وەکو یەک پاراستووە و وەکو یەک مامەڵیان لەگەڵەکە بەڵێ هەندێک بڕگە هەیە هێشتا ئێمە پێمان وایە ئەمە لەگەڵ پرنسیپەکانی مافی مرۆڤ و مافی ژنانە یەک ناگرێتەوە لە بابەتی فرەژنی لە بابەتی تەلاق لە بابەتی میرات و وەسیە لە بابەتی شایەتیدان لە بابەتی کۆمەڵی خاڵی زۆر گرنگ کە هێشتا بابەتەکە ئەوەیە بەشێکی پێویستە بە یاساکە بەشێکیشی پێویستە بە جێبەجێکردنی یاسا لە دادگاکان و لە ناو دادگاکان قەناعەتی دادوەرەکان کە هێشتا بیر و باوەڕ پیا و سالاری زاڵە بەسەریان ئێمە یاسامان هەیە مادەی 46 خولع یاسایەکە مادەیەکە فەقرەیەکە ڕێگە بە ژن و پیاوەیە کە خولع بکەن یعنی لە یەکتر جیا بنەوە بە ڕێکەوتن و ئەگەر پیاوەکە هەر ئامادە نەبوو ژنەکە تەواو قەناعەتی ئەو بکە ناتوانێ لەگەڵ ئەو پیاوەیە بژی حاکم بۆی هەیە تەفریقەکە بکە
بەپێی یاسا هەیە بەڵام دادۆرەکانمان جێبەجێ ناکەن بۆیە بڵین کەم و کورتێکان زۆرە و تەنها لایەنێک بەرپرز نییە تەنها مەسەلەن لایەنی تەشریعی لە دانانی یاساکە بەرپرز نییە کۆمەڵێ لایەنی تر لەوەی کە دەسەڵاتی دادوەری حاکمەکان کۆمەلگاکە خۆی تا چەند ئامادەیە کار بۆ یاسای بکە بۆ نمونە یاسای بڵین کاتێکە کچوکڕێک گرێبەستی هاوسەرگیری ئەکەن لە هیچ شوێنێکی مادەکان نەهاتۆ بچنە لای پیاوێکی ئاینی یاخود زانایەکی ئاینی و ئەو مەراسیمەی کە هەر کەسە بە جۆرێگەی کابیکە بەڵام بڵین بۆ پیرۆزکردنی عقدەکەیان لە بەرۆی پێشینان ئەویان کردو و کۆمەلگاکە بەردەوامەکە ئەویش کۆمەڵێ مەراسیم ئەکات و ئەوە ئەکات بۆیە هەندێک بابەت لە یاساکە شانیە بەڵام کۆمەلگاکە لەبەر ئەوەی کاریگەرە بە کۆمەڵێ دابوونەریتی خۆی و کولتوری خۆیەوە هەر کاری پێەکە سێ ڕێگە هەیە باسی تەلاقە تەعەسوفێکەوە ژنەکە هیچ ئاگای لێ نییە پیاوەکە ئەچێتە نووسنگەی محامێکە و دوو شایەتی ژێنێت و لەبەر چاوی ئەوانە تەلاقی ئایا و بەس تەصدیقی تەلاقەکە ئەنێردرێتەوە بۆ ژنەکە و ژن هیچ یعنی بەس ئەوەی ئەتوانێت داوی مافەکانی خۆی بکە مەسلەی مارەی و نەفەقە و بڵین وەکو تەعویزێکی تەلاقی تەعەسوفەکەی مەسلەی جیابوونەوە لە ژن و پیا و هەردووکیان بۆیان هەیە بەڵام ڕێکارەکان زۆرە یعنی ئەو ڕێکارانەی کە ئەگیرێتە بەر ینی تاقە و کاتێکی زۆر لە کەسەکان باوزەیەکی زۆریان لێ ئەبە ئەمە شۆکاری زۆرە بەشێکی پەیوەندی بۆ هەیە کە داواکان زۆرن داواکان زۆرن و حاکمەکانمان کەمە کاتەکانیان کەمە بۆیە زۆر هیلا بە هیلاک ئەچن تا ئەوەی کە چەند ساڵێکی ئەخیانێت تا ئەوەی ئەو حکومە وەرگێ بە جیابوونەوە لەو پیاوە جگە لە هیلاکە معنەوی و مادێکەش کە ئەکەوێتە سەری بەشێکی تریوەکو ئاماژەم پێکرد بابەتی خولعە بەڕاستی یاسا ڕێگەی پێیاوە کە بە کورتترین ڕێگا خۆیان ئەچنە نووسنگەی محامێکە لە بەردەم یاژن و پیاوەکە بەر ئیتیفاق لەسەر کۆمەڵی خاڵ ئیمزایەکەن و ئەویش ئەچێتە لای حاکم و تەصدیقی ئەکا بەڵام لەو کاتەیە کێشەی بۆ دروست دەبێت و پیاوە ئامادە نییە یعنی هەنێ جار هەر بە تەنها بۆ بێزارکردن و هیلاکردنێتی و تۆڵەسانەوەی لی کە زۆر جار ئەومان بینیوە کە ئەڵێ بێت چەند ساڵێک تۆ بە ڕێگەی دادگاوە بی نەهێڵم بە حەقی خۆت بگەیت بۆی ئەمەش وەکوتم جۆری خولعەکە ئەو پەیوەندی بە حاکم و دادگاکانەوەی کە جێبەجێ ناکەن ئێمە ڕێکارمان زۆرە بۆ ئەوی ئەگەر ئێمە بەبەستمان بێ نەوەی داهاتوومان لەسەر بنەمایەکی باش هاوسەرگیری بکەن و لە داهاتووە کەمترین ڕێژەی جیابوونەوە هەبێ بەوەی کە بەڕاستی کێشەی ئێمە مناڵ بە شودانمان هەیە تکا ئەەکەین ئەوانەی کە تەمەنی هاوسەرگیریان نییە بە هاوسەرگیری نەکەن چونکە ئەمانە لە یەکەم هەنگاوە تووشی کێشە ئەبن و ئەبنە کۆمەڵی کێشەی خودی خۆیان لە ناخی خۆیان کە بۆیان دروست دەبێت ئەجا خێزانەکانیان ئەجا کۆمەلگاکەیان بۆیە هەنگاوی یەکەم سەبارەت بە خێزانەکان و پەروەردەی خێزانەکانە کە زوو نەکەن لە ئەوەی کە مناڵەکانیان کچ و کوڕەکانیان هاوسەرگیری بکەن لە تەمەنێکی گونجاوە با هاوسەرگیری بکەن و خۆیان بنیاد نابێت لە ڕووی ئابوووریەوە پش بە خۆیان ببەستن خاوەن بڕوانامە بن کەسایەتی ئەویان هەبێ کەس بێ ڕۆژ ئەمانەوەکو دوو هاوسەر هەستن بەیەکەوە بژین بەیەکەوە و بتوانن ببنە دایک و باوک بەڕاستی ئەوە کێشەیەکی زۆر گەورەیە کە تۆ خۆی هێشتا بای ئەوەنە پەروەردە نەکراوە کە پشت بە خۆی ببەستێ ئەبێتە باوگە ئەبێتە دایک بۆیە ئەوانە یعنی ئەو ڕێگیریانە بکرێ وە ئامادەیان بۆ بکرێ ینی ئاشنا بن بە ئەرک و مافەکانیان ئاشنا بن بە ئەو هەموو ئیلتیزاماتەیەتە سەرشانیان بەڕاستی هاوسەرگیری ئەوە نییە کە تۆ ڕسمی خۆت لەگەڵ ڕێزمان لە سوۆسیال میدیا بڵاوکەیت تۆ سناپێ بکەیت و ئەم کۆمەڵە بابەتە نیە ئەوە بەرپرسیارەتیە ژیانی هاوبەشە یعنی وەکو ئەوترێ مەوەدە و ڕەحمەیە یعنی تۆ ئەبێت ئامادە بیت بەوەی کە بچیتە ئەو پرۆسەوە لەگەڵ ئەوەشە بابەتی جیابوونەوە بابەتێکی زۆر ئاساییە کە دوو کەس دوای هەموو ئەم پرۆسانە گەیشتنە ئەو قەنەعەتێک کە ناتوانن پێکەوە بژین مافی خۆیانە کە جیا ببنەوە بەڵام ئەبێ ئاشنا بن بە ماف و ئەرکەکانیان بزانن یاسا چۆن چ ڕێکارێکی بۆ داناون و لە داهاتوە چ بڕیارێگەیان ینی تۆ ئەم ئێستا کە بیر لە هاوسەرگیریەکەی تۆ بیر لەوە بکەرەوە کە ئەمە بڕیارێکی بۆ هەتایە وای بێنە بەرچاوی خۆت کە چەند ساڵی داهات و تەنها لەگەڵ ئەم کەسە ئەژیت و لە ئەم کەسە خێزان دروست ئەەکەیت و مناڵتە بێ بۆیە پەیوەندی بە هۆشیاریەوەیە پەیوەندی بە پەروەردەوە هەیە پەیوەندی بۆ هەیە کە هەموو ئەو یاسایانەی تایبەتە بە بابەتە ئاشنا بن کۆمەلگاکەمان بەداخەوە تا ئێستا لە ژێر کاریگەری کۆمەڵی دابوونەری تایە و هێشتا تێڕوانینی بۆ هەنێ بابەت نەگەیشتۆتە ئاستێک بڵێ تێی پەڕانوە بابەتی جیابوونەوەی ژن و تەلاق وەرگرتن و قبول نەکردنی کۆمەڵ سوکایەتی و تونند و تیژی
ئەمە وای لێ ئەکا کە ئەوەی کۆن کە دایکەکان بە کچەکانیان ئەڵێن ڕۆڵەگیان من تەحملم کرد ئێوەش تەحملکەن ئەم کچە لەو ڕێچکەیە دەرچووە بۆیە قبوڵی نییە ئەوێ هەر لەسەر ئەو ستایڵی خۆی بڕوا لەسەر ئەو ڕێگەی ئەو بڕوە بەشێکیشی پەیوەندی بە ئەوەیە بەڕاستی ئەمانە پشتیوانی داراییانە هەرچەنە یاسای باری کەسێتی ژمارە 15 2008 حکوومەتی ئیلزام کردو بەوەی کە سندوقێک هەبێ مانگانە دامی ئەو ژنانە بکە کە لە هاوسەرەکانیان جیابنەوە. بەڵام بەڕاستی من لە ڕووی جێبەجێکردنەوە پێم وانە جێبەجێکراوەکو هەموو ئەو خەڵکانەی ترکە موچەکانیان مافی خۆشییان و پێیان نادرێ بۆیە ئەمانە ئەبێ لە ڕووی ئابوووریەوە دام بکردن لە ڕووی بڵین کۆمەڵایەتیەوە ژیانیان بۆ ئاسان بکرێت و خۆشیان ئەوەندە بای کەسایەتی خۆیان بەهێزکەن ئەو بڕیارە مادام ئەوان گەشتونەتە ئەو قەناعەتە و ئەو بڕیارەیان کردو ئەبێ بای ئەوەندە ئازایەتیان هەبێت کە ڕوبەڕووی کۆمەلگاکەشیان ببنەوە ئەم بابەتە لە کۆنا هەبوو بەردەوامی ژەبێت تا ژیانیش هەبێ هەر ئەبێت ینی هاوسەرگیریش ئەبێ و جیابوونەوەش ئەبێ و بابەتێکی زۆر زۆر ئاساییە کاتێک کە دوو کەس ئەگەن ئەو قەناعەتێکی تر ئەمە ناتوانن بێکەوە بژین جا بە هەر ڕێگایەک جیا ببنەوە بۆ ئەوەی کە تۆ ئیش لەسەر کۆمەڵگە بکەیت و ئەم دیاردەیە بەرەو کەمی بڕوە ئەبێ سەرەتاکە و بناغەکەی ئیشی لەسەر بکەیت قۆناغی لە پەروەردەکەوە قۆناغی ئەوەی کە هەنگاو ئەنێوەکو ئاماژەم پێکرد کە هەنگاوانێ بۆ هاوسەرگیری چۆن بڕیارەیە لەسەر چ بنەمایەک تەمەنەکەی پێگەکەی پەروەردەکەی خێزانەکەی هەموو ئەمانە ئەبێ بای ئەوەندە تێگەیشت و پێگەیشت و بێ کە ئەو بڕیارە باچکە ئەو پێیوەست نییە بە تەنها چەند ساتێکی خۆیەوە ئەو پێیوەستە بە ژیانی ئەو دوو کەسەوە پێکێنانی خێزان دروستکردنی مناڵ ژیانی دەوروبەرەکەیان بۆیە ئەکرێت سەرەتا خۆیان ئامادە بکەن و دواتریش کە ئەو هەنگاوە ئەنێن تۆ ژیانی عملی جیاوازترە لە ژیانی پێشتر بۆیە جارێکی تر دووبارەیەکەمەوە زۆر زۆر ئاساییە کە ئەمانە زانیان تێگەیشتنیان نییە زانیان ناتوانن پێکەوە بژین جیابوونەوەش ببێت.